پەخشانی قوڕگ لە نووسین و پێشکەشکردنی هەمزەی هەڵاڵان. مەبەستی وشەیەک لە گەرومە وەک پشکۆیە و گیر بووە، پشکۆی هەموو ئازارەکانی لە خۆیدا کۆ کردوتەوە. ئازارەکانم تاکو ئێستا هەر بە بێدەنجی دەردەپەڕین. زۆر جاران لەبەر بە شوورەی بووندا دەمخستنە زیندانی هەناومەوە. ئەو ئازارانە هەناومیان داگیر کردووە. گرد کۆوە بوونەتە تۆپەڵەیەکی گەرم و سووتێنەر، بوونەتە پشکۆ و گەیشتۆتە قورگەوە. ڕۆژانێک بوو هەر بە قسە سۆزدارانە باسی خۆشەویستیم بۆ نیشتیمان دەکرد، کەچی ئێستا بەو پشکۆی ئازارانەوە سۆز دەسووتێنێ، گڕ لە خۆشەویستی بەردەدا، دەیان خاتە کوورەی ئاگری جۆشدارەوە. کاری دەوێ لە کپی و خەوی بێئاگاییدا هەستانەوەی دەوێ. من کە تاکو ئێستا ئازارەکانم دادەپۆشت، ئێستا ئازارەکانم منیان لەناو خۆیاندا نقوم کردووە. ئازارەکان گڕ لە جەستە بەردەدا، گڕ و بڵێسە ڕێگا و جیهانیش ڕووناک دەکاتەوە. کە ئازارەکان دەردەپەڕن، ئەوسا دەزانرێ ژیان چ سووتێنەرە و هەر لێی بێدەنجین. ئەو ئازارانەی پەنجیان خواردووە و بە گەرمی لە قوڕگدا دێنە دەرەوە، کاریگەری گەرمی دەبێت.